ژینا ئەو ناوەی چەند ڕۆژە بەردەوام لە کوردستانی ئێران و سەرانسەری وڵات و بگرێت لە هەواڵەکانی جیهانیشدا بۆتە باسێکی جێگای سەرنج. کچە کوردێکی سەقزی کە گویا بە تۆمەتی پابەندەبوون بە حیجابی شیاو لەلایەن یەکەی ناسرااو بە پۆلیسی ئاکار لە نێو شاری تەران دەست بەسەر دەکرێت و بە شێوەیەکی جێگای گومان گیانی لەدەست دەدات. هەتاو عەبدوڵاهی چالاکی مافەکانی ژنان دەڵێت ڕێژیم لە هەوڵی خۆی بۆ سەرکوتکردنی بە تایبەتی ژناندا شکستی هێناوە. کوژرانی ژینە ئەو پەڕی زۆر مزۆری ڕژیمێکی دڕندەی دژەژن نیشانەدا کە بۆ چەند تاڵەموویەک حازرەکە گیانی ئینسانێک بسڕێتەوە زۆر بەڕوو هەڵماڕاوایی و لە هەمان کاتیشدا کاتێ دەبینین خەڵک بۆ داخوازی و ناڕزایەتی بەرامبەر بە کوژرانی کچێک هاتوونەتە سەر شەقام کە زۆڵمی لێکراوە ڕژیمی کۆماری ئیسلامی و کەمیشە بە ملهۆڕی و بەسەرڕۆی و بە توندوتیژی جواب بەسەر کورد جوابی داخوازی خەڵک دەداتەوە لەبەرەوەی کە کۆماری ئیسلامی ماهیەتی لەسەر ئێمەگە ئاوردانەوەیەکمان هەبێت لە یاساکانی ئەو ڕژیمە ئەبینین کە ماهیەتی کۆماری ئیسلامی لەسەر ڕق و قین و دژایەتی و توندوتیژی دژ بە ژنان دامەزراوە ساڵهایە ئەم هێزە لە بڕان نەهاتووە کە بە هەموو شێوازێک هەوڵیدا بیان خزانێتە ناو کونجی ماڵەوە بەڵام هەردەم لە هەر ڕووداوێکدا وەکو بڕکانێک تەقیبەتەوە بە بڤە دەزانێت بۆ سەر دەسەڵاتەکەی وەلا ئەوەی کە ئێمە بینیمانە کۆماری ئیسلامی مێژوویەکی ڕەش و کارنامەیەکی ڕەشی هەیە لەسەر کوت و زەبر و زەنگ و ئیعدام و کوشتار و ئەمە یەکەمبار نییە خەڵکی ئێمەش لە ئێستادا کە ڕۆژاونەتە سەر شەقامەکان بەڕاستی خەڵکی ئێمە لە بارودۆخێکتان کە هیچیان بۆ نەماوەتەوە لە دەستدان و دەیانزانی و دەزانن کە کۆماری ئیسلامی هێزی سەرکوتی هەمیشە فعالە چالاکە بۆ کوشتار و بۆ قەتڵ و عام و کۆمەڵ کوژی خەڵک بە لە بەرچاوگرتنەوەی کە خانمان بە تایبەت لە کوردستاندا بۆ گەیشتن بە مافەکانیان تووشی گرتن و بەندیخانە بوونا بەڵام وەگە و چالاکە دەڵێت ئەوان لە خەبات بۆ ڕزگاری خوان لوچان نادەن. ئاگادارین لە ساڵی 1992 تا بە ئێستاکە ئەمە یەکەم جارە کە شەپۆلێک لە ڕزایەتی هەموو هەتا شارە گەورەکانی گرتەوە مەزلومیەتی ژینای نیشانداوە لە هەمان کاتدا نیشانیدا کە ئەو هێزە کە کۆماری ئیسلامی بۆ بە بخۆی ئەزانێ لە هەر هەلێک بۆ ڕێخستنی خۆی بۆ سازماندەهی خۆی کەڵک وەردەگرێەوە بۆتە گەورەترین بڤەیە گەورەترین ترسێک کە کۆماری ئیسلامی لێتی و بێگومان ئەو هێزە لە بڕان نەهاتووە بە دەستێدابوونی ژنان لە خۆپێشاندانەکان بە هاوکاری ژنان و ژنان ئێمە بینین لە ڕیزی پێشەوەی خەباتەکەدان ساڵهایە لە ماوەی ساڵانی ڕابردوو ڕەشبگیرێکی زۆری ژنان ئەبینین کە لە ناو ڕەشبگیرەکانداوە ئەمەمان پێڵێ کە ئەو هێزە چارەنووسی خۆی بەدەستەوە ئەگرێەوە بێگومان پایەکانی ئەو ڕژیمە لەرزۆک دەکات تا ئەو ڕۆژەی کە کۆماری ئیسلامی لەسەر پێ بێ هەر خەبات دەکات بۆ نەمانی ئەو ڕژیمە دڕندەیە. ئەو چالاکە دەژڵێت پێشتر ڕەخنە دەگیرە کاتێک خەڵکی کوردستان سەرکوت دەکرێت شارەکانی دیکەی ئێران کاردانەوەیەکی ئەوتویان نەبوو بەڵام کوژرانی ژینا خەباتەکەی گشتگیر و هەمەلایەنە کرد. زۆر جار بووە بەداخەوە لە کوردستان خۆپێشاندان بووە شارەکانی تر بە پیرەوە نهاتون بەڵام یەک مەسەلە یەک پرسی زۆر زەقەی لەو نێوەدا پرسی ژینە ئەومان پێدەڵێت کە پرسی ژن لە هەموو جیهانیەکە لە ئێرانی شەروە ژنان لەگەڵ یاسایەکی دژە ژن تەڕەفن دەگەڵ یاسایەکی دژە مرۆڤ تەڕەفن و لە ئێستادا بەڕای من ئاسۆیەکی ڕوون ئەبینم بۆ ئەو خۆپێشاندانانە چونکە ڕۆژ بە ڕۆژ خەریکە ڕێخستنەکان زیاتر دەبێ خەڵک خۆیان بە ڕێخستنەکەن خەڵک ناپرینگێنەوەوە ئەتا ئەو جگایی کە بۆیان دەکرێت خەریکن بە یەکەوە خەبات دەکەن بە یەک دەنگی بۆی کە خەسارەکە کەمتر بێ زەربەی کەمتر ببین و بێگومانین وتم لە هەمان کاتداکە لەگەڵ ڕژیمێکی دڕندە بەرەوڕین کە سەرکوت و زەبر و زەنگ ماهیەتی ئەو ڕژیمەیە لە هەمان کاتدا لەگەڵ هێزێکی لە بڕان نەهاتوو هێزێکی شۆڕژگێڕ و یەکسانی خواست تەڕەفین کە دەتوانێت ئەو هێزە چارەنووسی خۆی بەدەستەوە بگرێت چونکە سابتی کردوێ مەهل لە سەرەتایی دامەزرانی ئەو ڕژیمەوە خۆسەپاندنی بەسەر کۆمەڵگای خۆماندا بینیمان کە سەرڕای ئەوەی کە حیجابی زۆرە ملی سەپاند و یاسایی کرد هێزێکی ملیۆنی لە ژنان ڕژانە سەر شەقام. ئەو چالاکە جەخت دەکاتەوە کە چالاکان لە دەرەوەی وڵاتیش هەروە لە نیشاندانی ئاکار و کردەوەکانی کۆماری ئیسلامی بەردەوام دەبن. باشترین کار ئەوە بووە کە چالاکانی سیاسی چالاکانی کۆمەڵایەتی مەدەنی لە هەر هێزێک هەر پۆتانسیێڵێک توانیان لە دەرەوەش دەنگی ئەو ژنانە لە ناوخۆ بن و خۆپێشاندانیان بەڕێوە بەر بە گرتنی شانەوە بە کۆمەڵێک کار کە ئەنجامیاندا بە ئەو هەموو ڕێخستنە ئەو هەموو خۆپێشاندانە خۆیان گرێدا بە ئەم خۆپێشاندانانە کە لە ناوخۆن بتوانیان دەنگی ئەو خەڵکە بن بە بڵاوکردنەوەی تەسویرەکانیان بە
زانیاری زیاتر بەوەی کە تونند و تیژیەکان ڕێژەی دەستگیر کراوەکان هەموویانیان بە دنیادەرەوە نیشانداوە ئەمە ئەتوانێت بێگومان ئەو خەباتە ئەتوانێت گرێدراوی یەکتر بێ و بێگومان ئەو هێزانە بەیەکەوە دەتوان خۆیان بەڕێخستن کە لە هەر جێگایەک لە هەر شوێنێکە کارێکە بۆیان لوابێ بێگومان ئەتوانێت کاردانەوەی ئەرێنیان هەبێ لەسەر ڕۆتی خۆپێشاندانەکان. ڕەنگە مژجگای پرسیار بێت داخوا مەرجی ژینا دەبێت بە دەرفەتێکی گرنگ بۆ ئەوەی ئێرانەکان بە دوای چارەنووسی خوان دابکەون یان ئەوەش لە کۆتاییدا وەک خۆپێشاندانەکانی ڕابردوو دادەمرچێت هەڵبەت ئەمە ڕەنگە ڕووداوەکانی داهاتوو وەڵامی بداتەوە. سەلاح پیرۆتی، دەنگی ئەمریکا.